لیژنەی تەندروستی قایمقامێتی سلەیمانی سەردانی دەرمانخانەکانی شەقامی ئۆرزدی دەکەن تا بەدواداچوون بۆ کوالەتی دەرمان و دەرمانی ساختە بکەن و هاوکات ڕێنمایی بدەنە دەرمانخانەکان. ئەم لیژنەیە لە مانگی 6 ئەم ساڵەوە دەست بەکار بوون و بەردەوام گەڕان و پشکنینیان لە نێو دەرمانخانەکان و نۆڕینگە و پێشەنگاکان ئەنجام داوە بۆ ڕێگرتن لەو چارەسەرانەی زیان بە تەندروستی هاوڵاتیان دەگەیەنێت. ئێمە لە بەرواری 11/6/2008 لیژنەکەمان دەست بەکار بۆ و بەدوادچوونی شەکانی کارەکانی خۆیەکات. چەندەها ڕێنماییمان هەیە تایبەت بە دەرمانخانەکان و کۆگاکان و نۆرینگەکانمان هەیە. نێڕمایەکانیشمان هەمووی چاپ کردو و پێشتریش بەدەمی بە هەموو دەرمانخانەکان وتراوە. ئەگەر دەرکیز خێنەسەر چەند ڕێنمایەک بۆ نمونە دەبێت دکتۆری دەرمانساز لە شوێنێکی خۆیان بێ، ئەوەی کە خاوەنی مۆڵەتەکەی ئەبێ لە شوێنی خۆیان ئیشکە. ئەگەر نا ئەبێ کەسێکی تر لە شوێنی خۆیان بنێ هەر دکتۆری دەرمانساز بێ، نابێ یاریدەریەوە دەرمانساز لە شوێنەکەیە ئیش بکە. ئەمە یەکێکە لە ڕێنمایەکانی خۆمە. ئەبێ سەدرێ و ئەمانە بەکاربێنێ لە شوێنەکانی خۆیانە. مۆڵەتی شوێنی هەبێ، مۆڵەتەکانیان هەبێ، نرخ لەسەر دەرمانەکانیان هەمووی هەبێ، ئەبێ کەشف بێ، مەمەش بیان بینێ. وەستی فرۆشتنیان هەبێ، گەر کەسێک کە هاوڵاتیەک کە دەرمانێکەکرێ بێ وەسی باتێ بەو چەند کڕیوێتی هاوڵاتێکە. وەستی کڕین لە قایمەکان لە کۆگاکان ئەبێ قایمیان هەبێ مۆر کرابێ و ئیمزای لەسەر کرابێ بۆی تەزیق کرابێ. دەرمانی تەزویر لە زۆربەی شار و شارۆچکەکانە هەیە. ئێمە زانیاری و ڕێنمانی نیە لەسەر ئەو دەرمانانش. هەنێ دەرمان هەیە ڕەنگە سەیدەلەکان نەزانن کە بەم باجنەبەرە ئەم جۆرە دەرمانە تەزویرە، لیان ئاگادارەکەینەوە. ئەگەر ئەو جۆرە دەرمانە لە ناو دەرمانخانەکە بوونی هەبێ ئێمە ئەگەڕێینەوە بۆ سەرچاوەکەی ئەمە لەکوێ هێناوێتی. ئەو کاتێ سەرچاوەکەی پێوتین ئەمە ڕاستەخۆ گەڕینەوە لەگەڵ سەرچاوەکە ئیجراتەکەین. ئەگەر پێشینەوتین ئەو کاتێمە ڕاستەخۆ لێپێچینەوەکەین لەگەڵ دەرمانخانەکە هەبووە، بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم. لیژنەکە بە دواداچوونیش بۆ نرخی دەرمان دەکەن لە نێو دەرمانخانەکان. ئەوانەی کە نرخیان لەسەر دەرمانەکان نەنووسی بێت و گران فرۆشیان ئەنجام دابێت پسۆڵەی سەرپێچی بۆ دەکەن و بەپێی یاسا مامەڵەی لەگەڵدا دەکەن. دەرمانخانەیە با بڵێن ئێمە کە بە دوواچوونەکەین بۆ نرخ پێشتر ئاگادار کراوەتەوە کە لەسەر هەموو دەرمانێک پاکەتەکەی سعری فرۆشتن بفرۆشێت بدابنێت بە چەند ئەیفرۆشێت. باشەوە بە دوواچوون بۆ ئەوە کە چۆن بزانین ئەم دەرمانە گرانفرۆشی کردوێتیایاننا ئەگەڕێنەوە بۆ پسوڵەی کۆگا. پسوڵەی کۆگا بەراورد دەکەین ئەمان بۆیان هەیە بەپێی ئەو یاسای سندیکای خۆیان و تەندروستی تا لە سای 25 بۆیان هەیە. بەراورد دەگەکەین بە چەند بووی هاتووە لە کۆگاوە لە سای 25 بۆ دانوون ئەو بۆ سعری بیفرۆشن. ئەگەر لە سای 25 زیاتر بێ ئیجراعاتی یاساییان لەگەڵاکەین. لیژنەی تەندروستی قایمقامێتی سلەیمانی لە مانگی 6 ئەم ساڵەوە تا ئێستا سەردانی زیاتر لە 300 دەرمانخانە و پێشانگا و نۆرینگەیان کردووە. لەو ژمارەیە پسوڵەی سەرپێچیان بۆ زیاتر لە 74 شوێن کردووە لەگەڵ داخستنی 11 دەرمانخانە و 8 نۆرینگا. هاوکات هەفتەی ڕابردووش حکومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی لەبارەی هەناردەکردن و بازرگانیکردن بە دەرمانەوە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیاندا دەرکرد. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.